فێرگەی وەرزشی دایک. فێرگەی وەرزشی دایک لە کەلار لە بەرواری 1 نوێی 2021 کار بۆ دامەزراندنی کراوە و لە بەرواری 1 2022 لەلایەن کۆمەڵێک مامۆستای بەڕێز با فەرمی دامەزراوە. یەکەم بەڕێوەبەری مامۆستا سۆران بووە و دواتر مامۆستا عەلاءالدین ئەرکی بەڕێوەبەرایەتی گرتووەتە ئەستۆ و مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکات. فێرگەکە گرنگی بە هەردوو لایانی وەرزشی و پەروەردەیی دەدات و مامۆستایانی ئەم فێرگەیە پسپۆڕی بواری وەرزشی و پەروەردەیین. ئەو مێرد منداڵ و لاوانی لە فێرگەکەن هەفتانە 6 تاق بەم شێوەیەوانە دەخوێنن، سەرەتاوانی پەروەردەیی و دواتر ڕاهێنانی وەرزشی لە بەیانیان و لە ئێواران ئەنجام دەدەن. ناوم محەممەد یوسفە، تەمەنم 14 ساڵە لە پۆلی نوێی بنەڕەتی. هەر لە منداڵیەوە حەزم و ئارزوم لە تۆپی پێ و ڕوون کردە فێرگەی دایک بۆ ڕاهێنان. ماوەی ساڵێکە ڕاهێنان دەکەم و حەزم لە هێڵی بەرگریە. من ناوم هافرەس مادیە، لە دایکبووی ساڵی 2011 لە قوتابخانەی هێمن لە پۆلی 6 دەرچوومە بۆ پۆلی وەڵەمی حوتە. من ئارەزوم لە تۆپی پێوە زۆرە و پەیوەندیم کردو بە فێرگەی دایکەوە ماوەی 2 ساڵ و 7 مانگە کە بۆ حەزەکەم لە هێڵی بەرگری کار. من لێرە توانم بەرز بۆتەوە و سوپاسی مامۆستا و ڕاهێنەرەکان بەکەم و ماوەی 2 ساڵ و 7 مانگە لێرە. من ناوم دانیال سۆرانە، لە دایکبووی 2010 لە پۆلی نۆ. ئارزوم لە تۆپی پێ بوو بۆ پەیوەندیم کردەوە بە فێرگەی دایکەوە. ماوەی 3 ساڵ لە فێرگەی دایکەوە. مەشقۆڵانەکەین بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا. من لە هێڵی بەرگری یاریەکەم بەهەرەی خۆم لە هێڵی بەرگریە دۆزیێتەوە و پیشانی دەدەم. لێرە توانیوە پەرە بە تواناکانی خۆم بدەم بە سەرپەرشتی مامۆستا سیروان. من ناوم محەممەد تارەقە، بۆ پۆلی حەوت دەرەچم لە دایکبووی 2012. من حەزم لە تۆپی پێ کردووە و لە هێڵی ناوڕاست لە هاتم بۆ فێرگەی دایک لە هێڵی ناوڕاست یاری دەکەم، تواناکانم زۆر بە پێش دەڕوان و دەستخۆشی لە ڕاهێنەر دەکەم مامۆستا ئومید. حەزم لە تۆپی پێ بوو، پەیوەندیم کرد بە فێرگەی دایکەوە لە هێڵی گێرشبەردن یاری دەکەم. لای مامۆستا ئومید مەشق و ڕاهێنان دەکەم، تواناکانم زۆر پەرەوپێش چوون. من ناوم معاذ سەباحە، لە دایکبووی 2013 و پۆلی 4 دەرچووم بۆ پێ. ئارەزوم بوو بە تۆپی پێوە بۆ پەیوەندیم کردە فێرگەی دایکەوە لە هێڵی بەرگری یاری. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئێمە وەکو فێرگەی دایک لە 1/1/2021ەوە دامەزراوە فێرگەیە، لە 2021ەوە دامەزراوە و بەرنامەکانیشمان ڕۆژانە ئێمە بەردەوام مەشق و ڕاهێنان بە فێرخوازەکانمانەکەین. سەعاتێک فێرخوازەکان لە لای ئێمەن وەکو وەرزش وەکو یاریکردن یاریان پێکەین و نیو سەعاتیش دەرسی قورئانە خوێنن و چەند فێرخوازێکیشمان دروست کردووە تا ئێستا توانیانە قورئانی پیرۆز چەند جزئێک لە قورئانی پیرۆز لەبەرکەن و داوا لە دایک و باوکانی شەکەین ئەوانی کە مناڵەکانیان ببێن بۆ فێرگەی دایک بۆ ئەوەی چێژ هەم لە ڕیاضەکە ببینن، هەم فێری قورئانیشە بن، هەم دەرزی قورئانە خوێنن لەیرە فێرەکرێ. هەروەها لە بواری کۆمەڵایەتیدا فێرگەکە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ خانەوادەی فێرخوازەکان دروست کردووە تا هەماهەنگی لە نێوان فێرگە و فێرخوازە و خانەوادەکەیدا هەبێت. لە مانگی نوێی ساڵی 2022 فێرگەکە یەکەمین فیستیڤالی وەرزشی ئەنجامدا. لە فێرگەی دایک سەرەڕای مەشقی وەرزشی وانی پەروەردەیی گرنگی تەواو بە لەبەرکردنی قورئان دەدات. لەم فێرگەیە نزیکەی 20 قوتابی هەوڵی لەبەرکردنی قورئانیان داوە کە فێرخوازیان هەیە بە نزیکەی 15 جوزئی قورئانی لەبەرکردووە. ئەم فێرگەیە توانیوێتی لە دەرەوەی شارەکەی خۆی بەشداری چالاکی وەرزشی بکات و لە فیستیڤالی وەرزشی مەکتەبی کاروباری وەرزش لە چەمچەماڵ توانیان لە ئاستێکدا پلەی یەکەم بەدەست بهێنن.
ماوەی 4 بۆ 5 ساڵە خەریکی قورئان خوێندنم لای مامۆستایان بەیانیان ڕۆژی نیم سەعات لەو ماوەیەدا توانیم 8 جوزە قورئان لەبەر بکەم. زۆر سپاسی دایک و باوکم دەکەم کە لە ماڵەوە هاندەرم بوون و پاشان مامۆستا سۆران کەلەم لە هیلاک بووە بەدەستمەوە تا ئەو چەند جوزەی قورئانم لەبەر کردووە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم تنزيل من الرحمن الرحيم كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فاستقيموا إليه واستغفروه وويل للمشركين الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون. داوا لە هەموو دایک و باوکان دەگەم کە منداڵەکانیان بێرن بۆ فێرگەی تۆپی پێ بۆ ئەوەی چێژێ ببینن و فێری پەروەردە و قورئان خوێندن بن. ماوەی 2 ساڵە لێرەم و ڕۆژانە نیو کاتژمێر قورئان دەخوێنین و سپاس بۆ خوا کە ماوەی ئەم 2 ساڵە لێرەم جزئی قورئان پیرۆزم لەبەر کردووە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. داواکارم لە دایکان و باوکانی بەڕێز منداڵەکانیان بنێرن بۆ فێرگەی دایک بۆ ئەوەی چێژ لە تۆپی پێ ببینن و وەرزش بکەن و قورئانی پیرۆزیش لەبەر بکەن. ڕۆژانە 1 ساعت لای مامۆستا سۆران قورئانی پیرۆز دەخوێنم ماوەی 3 ساڵ دەتوانیم 30 جوزە قورئانی پیرۆز لەبەر بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى ذو مرة فاستوى وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى. داواکارم لە دایک و باوکانی بەڕێز منداڵەکانیان بنێرن بۆ فێرگەی دایک هەم چێژ لە تۆپی پێ ببین و هەم لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون.
ماوەی ساڵێکە قورئانی پیرۆز دەخوێنم لە لای ماسا سۆرانی بەڕێز دەوری جزیەکم لەبەر کردووە ڕۆژی سەعاتی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هل أتاك حديث غاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع. ڕۆژانە نیو سەعات قورآن دەخوێن لە لای ماسا محەممەدا توانیم جوزێک لەبەر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم وإن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا.